اللجنة المادة 4 تصويت. تا دێت فشارەکانی سەر کەرکووک لەلایەن بەغدادەوە هەمە جۆر دەبن. پارێزگاری کەرکووکیش دەڵێت پێشبینی زیادبوونی فشارەکان دەکەین لە دوای بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەران بە دوورخستنەوەی پارێزگاری کەرکووک لە پۆستەکەی. لە ئێستادا پێشنیازی هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و دانانی حاکمی سەربازی بۆ شارەکە مەترسیەکانی زیاتر کردووە. پارێزگاری کەرکووکیش دەڵێت ئەوانەی باس لە حاڵەتی لەناکاو و حاکمی سەربازی دەکەن ئەوانە دەیانەوێت بۆ سەردەمی بەعاز بگەڕێنەوە. حاکمی عسکەری ئەمە خەیاڵی ئەمە خەوی ئەوانەیە، ئەمانە بیری سەدامەکەن، بیری عەلی حەسەن مەجیدەکەن، بیری حوسێن کامیلەکەن، بیری ئەوانەکەن. لەبەر ئەوە زۆریان پێخۆشە جارێکی تر بێ و هەر ئەوەشە ئەو پەرلەمانتارە سونە عەرەبانە لەم بڕیارەیە بەشدار بوو. هەر ئەوەشە ئەجینا بیری میلەتەکەیان ناکەنەوە. ئەگەر بیری میلەتەکەیان بکەنەوە تۆ 550,000 عەرەبی سونە لەم شارەیە ئێستاش ژمارەکە گەیشت بۆ زیاد لە 700. إذا نبدأ بعملية التصويت. هاوکات لیستی برایەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کۆبوونەوەیەکی نائاساییدا بڕیاریدا کار بەو بڕیارەی بەغداد سەبارەت بەلابردنی پارێزگاری کەرکووک نەکات و بە نایاسایی لە قەڵەمیدا. وتەبێژی پۆلیسی کەرکووکیش دڵنیایی دەداتە هاوڵاتیان بارودۆخی ئاسایشی کەرکووک ئاساییە و ئاسایشی شارەکە پارێزراوە. لەسەر چەند خاڵێک کۆک بووین وەکو لیستی برایەتی کەرکووک لە کۆبوونەوەکەیە. یەک ئەم بڕیارێکی سیاسیە لەم ساتە وەختەی کوردستاندا ئەوە هیچ گومانی تیانە. ئەویش طبعا استینادمان کردوتە سەن ئەو هەموو بڕیار و قان و یاسایانەی کە ئێمە کارمان پێکردووە لە 2005ەوە تاوەکو ئێستا وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک. ناو شاری کەرکووک گۆزی باشە، بەڵام تەقینەوانیش دوای 2 ساڵ تەقینەوە یەک بووە. ئەوە ناکاتە ئەوەی کار و دۆخی ئەمنی کەرکووک شێواوە و یان تێک چووە و یان مەترسی لەسەر. بەڵێنی تەواوە دێن بە جەماوەری بەشەرەفی شاری کەرکووک و دڵنیانەکەینەوە کە کەرکووک دۆخی ئەمنی زۆر باشە و سەقام گیرە. ئەم حاڵەتش ڕووی داوە حاڵەتێکە لە زۆربەی شارەکان تەنانەت هەرێمیش شتی لە بابەتە ڕووی داوە لە شارە زلهێزەکانی جیهانە لەو حاڵەتانە ڕوویان داوە. لەو کاتەوەی بڕیار دراوە لە 25 ئەم مانگە ڕاپرسی لە هەرێمی کوردستان و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بەڕێوە ببرێت. حکوومەتی عێراق و لایەنە ئەقلیمی و نێودەوڵەتیەکان فشارەکانیان تونتر کردووە و با سەرکردایەتی سیاسی کوردستانیان ڕاگەیاندووە. لاگەری بەڕێوەبردنی ڕاپرسی مەترسیەکان زیاتر دەبن. یەکەم شوێنێکیش کە ئاسەواری خراپەکانی ڕیفراندۆمیان لە سەر دەربکەوێت کەرکووک و ناوچە دابڕێنەراوەکانە کە هەر لە ئێساوە ئاماژەکانی ئەو فشارانە لە سەری دەرکەوتووە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.